بەڵێزان بۆ قسەکردن لەبارەی پرۆژە یاسای بودجە و گفتوگۆی لایەنەکان لەبارەی پەسەندکردنی بودجە و تێپەڕاندنی لە کۆبوونەوەکانی پەرلەمانی عێراق لە دوێنێەوە هەر کاتەکانی دوا دەخرێت بەردەوامە تا ئێستا بڕیارە کەمێکی دیکە کۆبوونەوەکە بکرێت، هەندێکیش دەڵێن ڕەنگە نەکرێت هێشتا دوا بخرێت. بەهەرحاڵ گفتوگۆ لەم بارەیەوە لەگەڵ بەڕێز دکتۆر سامان شاڵی شرۆڤەکاری سیاسی و ئابووری دەکەین. بەڕێزیان لای ئێمە لە سوودی ناوەند میوانە. دکتۆر بەخێر بێیت. زۆر سپاستان بکەم. ئەو وەزعی لە بەغدا لە پەرلەمانی عێراق دەگوزارێت، چۆنی ناو دەبێت، چۆنی تێدەگەی؟ بەداخەوە کە ئێمە بەشێکین لەو وەزعی کە لە بەغا گوزارێت و خۆشمان بەخۆمانیەکەین جگەل لەوەش کە ئەو کەسانەی کە لەبەر ئەوەی بیانەوێت دەستکەوتێکی سیاسی دروستکەم بۆ خۆیان لە عەرەبەکان ئەوانش بە تونگی هاتوونەتە سەر خەتەکەی بۆ ئەوەی بتوانێت لە هەموو لایەکەوە پێگەی هەرێمی کوردستان لاواز بکرێت، چونکە ئەوە ئامانجی هەوڵ و ئەخیریانە لەم چۆنەڵێ مزاهرە کە ئیکەن لە ناو پەرلەمانە بۆ ئەوەیە پێگەی هەرێمی کوردستان لاواز بکرێت. ئەوە جێگای داخە و ئەمەی کە ڕوو ئەدا ئیمڕۆ ئەو میزانەیە کە گەشتووەتە پەرلەمانی عێراق ئەمە لە هەواوە نەهاتووە. ئەمە لە دوای ئەوەی ئیتیفاقی سیاسی کراوە لە بینی هەموو لایەنەکان بە کورد و عەرەب و سنەوە پێش ئەوەی حکوومەتی سوودانی تەشکیل کرێت، دوای ئەوە لە منهەجی حکوومەتی سوودانی هەموو لایەکان بەشدار بوون کە ئەم حکوومەتە چی بکات و چی نەکات و ئەولەویەتەکانی چیە بۆ خزمەتی خەڵکی عێراق بەگشتی. ئەمانە هەمووی ڕزای لێ بووە کە هاتە سەر ئەوەی کە نەوتی کوردستان وەستا ڕێکەوتنی باش کرا لە بینی حکوومەتی هەرێمە و حکوومەتی ناوەندا لەسەر قزەی نەوت و هەروەها ئینجا چوونە سەر میزانیە چەند مانگێک گفتوگۆ کرا. دوای ئەوە کە ئەمەش خرایە بەردەمی مەجلیسی وزەرا، ئەمەش پێشکەش کرا، موافقەتی لەسەر کرا، بەڵێ کەموکوڕیتە بەڵێ ئیجحافیتە بە حەقی کوردستان، بەڵام لەگەڵ ئەوەشا وەزیرە کوردەکان هەر دەنگیان پیا من بمەڵم بەداخەوە دەنگیان پیا چۆ پەرلەمانەوە. لە پەرلەمانە هەندێک بەرگیان بۆ ئیزافە کردووە و شروتی مجحفیان بڵێن چۆنەڵێ ناحەقیان قستۆتە سەر هەرێمی کوردستان کە ئەمە ئیشی ئەوان نییە. بەرگەی مادەی 62 بەرگەی دووی ئەڵێت ئەندامانی پەرلەمان لە ژنەی مالی یان پەرلەمان حەقی مناقەلایان هەیە، یعنی نەقلی مەواد بکەن پارەکە لەم لاو بۆ ئەولا و کەمکردنەوەی بوجەکەش بکەن. یعنی ئەگەر ئەوان بیان توانێ و دڵسۆزی عێراق بوونە عەجزەکان لە ئابرد، ئەیان توانێ عەجز لە هەموو لاکەونۆکو عەجزەکە وەکو خۆی بمێنێتەوە و فەخریشی پێوە بکەن. لەمانە دەرکەوکە ئەو داواکاریانە کە بەداخیشەوە ئەڵەم جارێککە خۆشمانی تیاین کە زۆر ئەوەیە کە لاوازی حکوومەتی چۆنەڵێ حکوومەتی هەرێم لاوازتر بێ بۆ ئەوەی زیاتر چێتە شێردەسی حکوومەتی مرکزیەوە بۆوانش مادەی 13 ئەمە لە وەختێکە کە ئیتاریەکان خۆیان زۆرینەن لەوێ. سوالەکە لێرە ئایا ئەمە تەراجعێکە لە ئەو ئیتیفاقیاتانەی کە کوردیانە؟ ئیتیفاقی یەکەم اینجا ئیتیفاقی دوو یان ئەوەی ئەیانێ شکست بە حکوومەتی سوودانی بێنن؟ ئەمانە هەمووی سوالە ئەبێ ئەوە بکەم پرسیارێک و ینی لە تۆی بکەم، تۆ دەڵێ چی؟ من وا ئەزانم شکستێکە ئەیانێ بە حکوومەتی سوودانی چونکە ئەوان هەندێشت داواکەن لە سوودانی قبولی ناکات کە قبولی ناکات یان بۆ نمونە سوودانی چی قبول ناکات؟ بەعزم یعنی میزانیە زیاد کرێت لە بەعزە برگەیەکە بۆ ئەم و ئەو ئەگەر سەیری میزانیەکە بکەین دەرەکەوێ ناحەقەکان ئەگەر نەختێ ڕقەمتان بۆ بکەنەوە بڵێ خۆی میزانیەکە مجموعی واریداتەکە بە نەوتی و نانەوتیەوە 134 تریلیۆن و نیوە. باشە مەسروفاتەکانمان 9 ملیۆن و کەسرە، یعنی تقریبا 64 تریلیۆن و نیو عەجزمان هەیە. ئەم عەجزە هاتووە لێرە میزانەی ئەگەر سەیری میزانەی ڕیاسەکان بکەین، هەر حەزەکەم بۆ ئەوەی چونکە شتێکم هەیە لێرە قەزدم، میزانەی پەرلەمان 480 میلیار و کەسرە، استثماری 10 میلیارە، ڕیاسەی مەجلیسی وزەرا هەیە، ئەمانەی مەجلیسی وزەرا هەیە، مەکتەبی ڕئیسی وزەرا هەیە.
ئەمانە گەر حمووی جەمعکەیتەوە ڕئاسەی مەجلیس 1 تریلیۆن و 228 ملیارە ئەمانەی مەجلیسی وزەرا 920 ملیارە مەکتەبی ڕئیسی وزەرا 229 ملیار و کەسر ئەمانە کەسریشان لەگەڵایە ئەگەر سێری ئەمانە بکەین بە مجموع 2 تریلیۆن و 377 ملیار دۆلار دینار ئەمە هەر مەجلیسی وزەرا میزانەکەیەتی بەس ئەو ئەمە بە هەر سێ مەکتەبەکەیەوە طبعا شتی کەشی تیا هەیە نمخستۆتە سەری بەڵام بەس ئەو سیانە ئیستیسماری ئەمان ملیارێک و تریلیۆنێک و 193 ملیارە ڕئاسەتی جەمهوری 94 ملیارە کەمترین بودجەی بۆ ئەوان داراوە باشە سوالەکە لێرەیە پەرلەمان ئیستیسمار لە چیەکە ئەرێ حکوومەت خۆی ئیستیسمارەکە لە خۆیە یعنی ئەمانە ئەندامانی پەرلەمان چ سوالێکەکەن لەسەر ئەمە یعنی ئەوانەی کە لە هەرێمی کوردستانیشەوە لەوێن چی جوابێکیان هەیە بۆ ئەمانە مجموعی ڕئاسات هەرچێکی کۆکەیتەوە 2 تریلیۆن و 790 ملیار دۆلاری عێراقی دیناری عێراقیە اینجا بابینە حوسەی ئیقلیمی کوردستان 16 تریلیۆن و 969 ملیار دۆلار و کەسرە لەمە ئیستیسمارەکەی چەنە 2 تریلیۆن و 710 باشە بۆ من ئەمە بەحسەکەم بە ئیستیسمار هەندێکم نەختێ وەزاراتی کەش بێم اینجا بە گشتی بەحسی ئیستیسماری عێراق بووەکەم باش وەزارەتی مالیە گەورەترین تەخصوصاتی مالی بۆ خۆی داناوە لە هەموو وەزارەتەکانە بدون ئیستیسنا 39 تریلیۆن و کەسری بۆ خۆی داناوە ئیستیسماریشی 370 ملیار دینارە لەگەڵ دائیرەی مالیە دائیرەی مالیش التحاقی پێوەکە 980 ملیار بۆ خۆی داناوە ئەوانی 67 ملیار یعنی وەزارەتی مالیە بە هەردووکیان تقریبا لە 40 تریلیۆن زیاتریان بە خۆیان داناوە ئەمە وەزارەتی مالیە بۆ وەزارەتی مالیە ئیستیسماری لە چی هاتووە ئیستیسمار ئەگەر تێبگەی بە ئیستیسمار چیە ئیستیسمار تۆکەی لە مشروعێکە ئەو مشروعە بێ پارە بۆ بێنێ باشەکە ئەو پارەی بێن ئەمە واریداتەکە بۆ حکوومەتی عێراق کووە چی ئەکرێت وەزارەتی مالیە بۆمان ڕوونکەرەوە بابەتانە بکات تەرحی ئەم مۆزوعانە بکات بۆ تەرحیان نەکردووە بۆ ئەو وەکیلی وەزیری مالیەمان هەیە لەوێ نابێ استیسارکە نابێ بێ بۆ خەڵکی کوردستانی ڕوونکاتەوە بۆ خەڵکی عێراقی ڕوونکاتەوە کە ئەم ئیستیسماراتانە بۆ چێکرێ وەزارەتی دیفاع 9 تریلیۆن و 763 ملیاری هەیە لەوە تقریبا نزیکی 2 تریلیۆن دۆلار ئیستیسماری هەیە وەزارەتی دیفاع وەزارەتی داخلی 13 تریلیۆن و کەسر تقریبا 1 تریلیۆنیش ئەویش 911 ملیار دۆلاری ئیستیسمار هەیە حەشدی شعبی 3 تریلیۆن و 743 ملیاری هەیە لەوە 164 ملیاری ئیستیسمار هەیە باشە وەزارەتی خارجیە 737 ملیاری هەیە 12 ملیاریان بۆ داناوە ئیستیسمار وەزارەتی عەدل 1 تریلیۆنیان بۆ داناوە 171 ملیاری ئیستیسمارە باشە من سوالێک هەر با بینە سەر وەزارەتی دیفاع وەزارەتی دیفاع پرسیم وتم کاکە ئەم ئیستیسمارە لە چیە یەکێک لەوانە جوابیان کە خۆی لەم بوجابەوەکی خۆی ئەڵێ لە فیشەکە داناوە باشە وەزارەتی دیفاع فیشەک مەوادی مندەثرەی پێڵەن هەموو هینی جێشە داخلیە وەزارەتی حەجی شعبیە پێشمەرگەشە ئەگەر تەخەسوساتێ بێ هەمووی مەواد مندەثرە چونکە هەموو شتێک بەکاریە ئەوان ئیستیسمار لە چیە ئەکەن ئەخی خەڵکەکە نابێ سوالێ بکە ئەمانە ئیستیسمار لە چی ئەکەن یعنی معقولە یەمەوە سەر هەیەی حەجی شعبی باش هەیەی حەجی شعبی لە 2023 وەکو خۆی لە بوجەکە هاتەوە 122,000 هینیان هەبووە چۆنەڵێ مۆزەفیان هەبوو با بڵێن بە حسابی حەشد و ئانە 122 با بڵێن ئیمساڵ 150,000یان هەیە لەو 150,000 ئەزانی چەند تەخسیس کرا بۆ مەعاشات لەو 3 تریلیۆن و 700 ملیارەکە 3 تریلیۆن 468 ملیار دانراوە بۆ مەعاشات بۆیان بەس دابینکردنی موچە دابینکردنی موچە
باشە ئەگەر ئەمە وەرگریت بۆ حسابە بۆ پێوەرە بێت هەرێمی کوردستان 682 هەیە بە پێوەری عێراق باشە مقابلی 200,000 ئەمان ئەو وەرەگرین ئەگەر 600 بێ 15 تریلیۆن دینار وەرگین ئەگەر بۆ مقارنەیە بێ کوا ئێمە هەموو میزانێکەمان 16 تریلیۆنە بە ئیسtismاری و غێری ئیسtismاری باش ئەم ژمارانە و ئەرقامانە وەڵڵی هەمووی میزانیە شۆشە بۆ کەسێک نەبوو ئەمە باس بکات من سەیری هەموو هینەکانتانەکەم بەرنامەکانتانەکەم جۆم لە هەمویان نەگرن کەس بەحسی ناکات من شتێک کە مجموعی پەرلەمانتارانیش لەوێ با بڵێن بە دوای ئەم بابەتانەوە ناچن یان چۆنە ئەوە ئەبێ کوتلەکانی خۆیان سوئالیان لێ بکەن ئەگەر پارتی بێ یەکێتی بێ حیزبەکانی تر بێ سوئالیان لێ بکەن عەرەب مهم نییە لای دایە پۆشە چونکە حەجی شەعبیە ئەبێ داپۆشرێت باش اینجا هیتە سەر ئیسtismاری کوشتیت خوا بێزگە لەسەر ئیسtismاری گشتی قسە بکەین گفتوگۆی زیاتر دەکەین بەردەوام دەبن لەگەڵت دەبووری دکتۆر کۆمەڵێک ژمارەی زۆر سەرنجڕاکێشت باس کرد و ڕوژاند و قسەی لەسەر دەکەین پێم وابوو لەوە لە بودجەی گشتیەوە ڕامگرتی بوو بۆ فەرموو بەڵام دوو شتێکە ژەڵێم مؤسسة سجناء السياسيين طبعا ئەمە ئێستا ئەو عددی سجناء السياسيين گەشتۆتە 3 ملیۆن یعنی زمانی سەدام 3 ملیۆنی خەڵک عێراقی خستۆتە سجنەوە کە ئەم ڕقەمە هەر مبالغە یعنی شتیوانی ئەو ڕقەمە یعنی خەڵکی خستۆ جەلات بۆ خەڵکی حەبس کردو خەڵکین کردو بەڵام 3 ملیۆن کەس ئەو ڕقەمە نییە چەندیان بۆ داناون 130 ملیار و کەسەر لەم 130 ملیار و کەسرە 2 ملیار و 500 ملیۆن بۆ ئیسtismار سجناء سیاسی ئیسtisماریان بۆ کرد مجلس القضاء العليا کە ئەمە گەورەترین مەجلیسە و نەزاهترین ئەبێ گەورەترین نزیکترین هەیئە بێت لە عێراقا 714 ملیار و کەسریان بۆ داناوە 5 ملیاریشان بۆ ئیسtismار بۆ داناوە ئاخر نازانم چۆن تحلیلەکەم نەعەقڵ نەمەنتەق وەری ئەگریا ئەمانە ئەمن لەناو بوجەکایە طبعا منم ڕقەمانم لەوێ دەرهێناوە لە گیرفانی خۆم دەرم نێناوە بۆی بینەران بەڕێز بزانن کە ئەمە ڕقەمی ناو میزانەی عێراقە ڕقەمی من نییە ئەمە ئەو مجموعانەی کە بۆم بەحث کردی ئەم ئیسtisمارانە کە چۆن تحلیلەکرێت چۆن جوابێرێتەوە چێ جوابێتەوە ئەبێ ڕوونی کەنەوە بۆ خەڵک ئەچن دەنگی پێێن شتی پێێن بەڵام ئاخر لەسەر چ بنەمایەک ئەمانە دەنگی پێرە مجموعی ئیسtisمارات لە عێراقا 48 تریلیۆن و 304 ملیار و کەسرە لەمە هەرێمی کوردستان پشکی هەرێمی کوردستان 2 تریلیۆن و 710 ملیارە یعنی نسبەکەی وەرگری 5.6 باشە لە دەستورە ئەڵێ حەچی شت هەیە بە تەساوی بە نسبەت وەرەگیرە کە ئەگەر نسبەی ئێمە 12.67 کە زوڵممان لێکراوە کە ئەبێ 14 بێ ئەبێ حەقی خۆمان 6 تریلیۆن و 120 ملیارە باشە بۆ سکوت بوون بۆ ئێمە شکل بووین هەر بە مادەیەکەوە ئەمانەمان هەموو وەلا کردووە یعنی من تێناگەم ئێمە چی ئەەکەین لە بەغا ئەندامانی پەرلەمان ئەمانە بۆ ناوروژێنە یەن قسە بە عەدەدی مۆزەفینی هەرێمی کوردستانێنن کە 682,000 باشە بۆم کردیتەوە لەگەڵ حەشدا ئەبێ چۆن بێت باشە با عێراق وەرگرین اینجا عێراق تقریبا 5 ملیۆنی هەیە لە 5 ملیۆنەکە لە 34 ملیۆن بڵێن دانیشتۆکان 5 ملیۆن مۆزەفی هەیە باشە ئەوەی کە بە هەموویەوە بۆی کە چۆنەڵی هینی کاتیان هەیە لەگەڵ حکوومەتە ئەوە کۆکەیتەوە هەمووی 14.7 بەچەند بۆ 34 ملیۆن 6 ملیۆنی کوردستانی لێ دەرکە 6 ملیۆنی کوردستان 682 وەرەگری لە 6 ملیۆنەکە ئێمە 13.7 یعنی کە قسە بە ئێمە ئەڵێن ئەوان 14.7 ئێمە چەنین 11.37 باشە ئەگەر ئێمەمانوێ بگەین ئەگەر عەدالەت هەبێ ئێمەژە بێ 14.7 مۆزەفمان هەبێ
وایە کەواتە ئەبێ ئێمە تقریبا داوای 200,000 میلاک بکەین بۆ ئەوەی ئێمەش وەکو عێراق مۆزەفمان نەبێ ناکرێ ئەوان 14.7 بێ ئێمە 11.7 نەبێ یعنی ئەمە هەمووی غەدرە لە شتی کەشە ئەزانی 400 میلیارد دینار دانراوە بۆچی دانراوە بۆ ئەوەی باشە بۆ ئەوەی ترخان کراوە بۆ حیزبەکان لە هەڵبژاردنەکان زۆر باشە دکتۆر زارشی دیکە بڕێ ببوورە یعنی سەر ئەوەی 2 تریلیۆن دیناری عێراقی ترخان کراوە بۆ پشتی مەکتەبی ئابوووریەکانی حیزبەکان ئەمە بە چ پێوەرێک یعنی حزب مەکتەبی ئابووری هەیە هەموو حیزبێک کارەکە بۆ ئەوەی داهات پیاکە بۆ حیزبەکەی بە هێزیکە ئەو لە هەموو عالەما هەیە ئەوە شتێکی تازە نییە بەڵام بۆ لە بوجا یەک کولیەی ئیمامی العەزەم 29 میلیاری بۆ دانراوە کولیەی ئیمامی کاظم 27 میلیاری باشە ئەمانە ئەی ئەوقاف 2 تریلیۆن دورا وەرەگرن سنە و شیعەکە تقریبا 1 تریلیۆن و نیو سنە 9 تریلیۆن وەرەگریا باشە ئەی باشە خۆ ئێوە ئیستیسماراتان زۆرە ئەوقاف دائیمە مولکی زۆرە وایە جەناب دەزانی مولکیان زۆرە باشە بۆ ئێوە هینی ناکەم بۆ لە بوجێ عێراق دەرچێ بەحسی نۆتەکە با بکەین خواگەر دەقم بیتێ باش لە عێراقا سەدا حەفدەشی نانەوتیە ئەوەش کێشە نیە ینی کێشە دروست ناکات بەڵێ مە هەمووی ئەوانەیە ئەمە لە دزەکانە ئەخردێتەوە جا ئەخنەوتەکە مهمە بۆ ئێمە چونکە ئێمە هەموو شتێکمان تەسلیم هەر بەغا بکرێت با بکرێ قەیناکە دەستخۆشی لە ئەندامی پەرلەمانەکانی ئێمە کەم کە عەرەبەکان توانیان بە هەموو نوعێک بتوانن ئەم زەختە بخەنە سەر هەرێمی کوردستان باشە مادەم با ئەو پرسیارە لێ بکەم ینی هەموو ئەوەی کە باست کرد ئەمە چ کاریگەریەشی لەسەر هەرێمی کوردستان هەیە ینی بە هەموو دیوەکەیەوە ینی دەبێت کاریگەریەکە تۆی کە باسی دەکەت کاریگەریی خراپی هەبێت لەسەری وایە ئەی تەمان ئەمە کاریگەریی خراپی دەبێت ئەمە چۆن کوردستان لەگەڵ تعامل بکات پارەیەکە لە ئیستیسمارەکە تەوزیع ئەکرێتەوە لە داهاتەکە ئەڕواتە دەرەوە لە تۆ کەمە بێتەوە تۆ تەخسیصاتی ئەملاولاکەی لە تۆ کەمەکرێتەوە ئەوە تەسیرەکەیەتی بوجەکەی ئێمە بواە زیاتر بواە بە پێی بەڵ پارەکە زۆرە میزانەکە نە ئەبووە عەجز هەبووە جارێ یەکەم گەورەترین عەجز اینجا پارە بە قەرز وەرەگرن سووی لێن بۆی عەجز وەرگرن لە بانکی دەولی 7 میلیۆن دلار وەرەگرن لە بەشی 7 میلیۆنەکەی کە لە بانکی دەولی وەرەگرن 1 میلیۆن 2 میلیۆنی بۆ هەرێمی کوردستان تەخسیس کراوە باقی وەڵا تەوزیع کراوە بۆ لە بینی خۆیانە نەوتەکە زۆر مهمە باش فەرموو نەوتەکە مەسئولی ڕسیفی ئەوێ ڕسیف یعنی شۆستەکان طبعا حەڤە شۆستە هەیە ئەمە باخیرەکان ئەوەستن تەحمیلەکەن ئەڕۆن وتی لە بەسڕا بەتاقی تەنیا 5 میلیۆن بەرمیل دەرەکەن بەڵام عێراق چەندە نێرێ 3 میلیۆن و نیو بە چیشەوە بە 400کەی هەرێمی کوردستانەوە حسێب کراوە یعنی ئەگەر ئەو 400 لێ دەر بکرێت چەنە لەو 5 میلیۆنە 3 میلیۆن و سەی ئەمێنێ وایەوە نییە میلیۆنێکی چێ بۆ پاڵگەکان یعنی 900 بەرمیل 1000 بەرمیل ڕۆژانە دیار نییە تەقسیم کراوە بەسەر ئەم ڕەسیفانە کە بۆی بزانی بێ عەداد ئیژەکە ئەوە ئەم پارەیە نایەتەوە بۆ حکوومەت چێ بۆ چۆ بۆ حیزبەکان قسمێکی مالیکیە قسمێکی ئەوانی ترە سەدریشی تایە ئەمانەی تایە کتابێکی بۆ یێت مدیرە ئەڵێ 2 ڕسیفیش تەرخانکە بۆ عەتەبەی عەباسیە و حوسێنیە باش کە هاتە سەر حوسێنیەکە یان عەباسیەکەی بزەبت ئەوان بۆی لێ نەکرێ یەکێک لەو دوانە یەن تەسجیلی کەن تەماشاکرێ بە ناوی یەکێکەوە لە لەندەن دانیشتووە بە ناوی شەخصەوە کراوە باشە ئەم شەخصە مرد 1000 شتە بێ وایەوە نییە مرد بۆ چێچێ بە پێی یاسا ئەبێ بچێ بۆ عائیلەکەی وایەوە نییە کتابی کردووە ئەڵێ بە ناوی حسێن و عەباس و حەسەن و حسێن و عەباس و هەرچی هینەکانە موچی عێراق دەزرێت بە ناوی ئەوانەوە چونکە ناو عەتەبەی حوسێنیە و عەتەبەی عەباسیە و ئەوانە باشە ئێمە ئەم حەڤە شۆستەیە هەیە ئەم حەشتە باشە بۆ پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستان لە بەغا هەر هەمویانەوە بە معارەزەش و بۆی خۆشی ناوی معارەزە بەحسی ئەوە ناکەن ئەخر ئەمانەیە کە ئیسان خەفەتی بۆ ئەخوا کە ئێمە خەڵکی وامان ناردۆتە بەغا
پیرۆزبایی لەم حیزبانەکەم کە کەسێ نییە بتوانێت ئەمانە ئیسارەکە. تۆ وەکو پێشنیارێک وەکو پرۆژەیەک وەکو شتێک هیچ ئەمانەت خستۆتە بەردەمیان ئەگەر بەسەر ئاستی تاچیش بێت یان لەسەر پەیوەندی شخصیش بێت بەداخەوە کاکە ئەم شتانە هەیە ئەم کارانە هەیە بەرساڕوونیان پێ بدەیت کاکە بەداخەوە گوێ لە کەس ناگرن گوێ لەو مەجموعەیەکردن بەس دەور و خوری ئەوە من ڕێخستومەتە بەردەمی هەمویان بە هەموو نەوعێک پیانەڵێن کاکە چەند کار کرا لە هەرێمی کوردستان ئەوە لەوتا ئەوە نازانم قانونی نێو تەڵگرا نەود وەستا هەرچی شتێکمان هەیە پەرلەمان هەڵوەشایەوە چش کارتێک ئێمە لە حکوومەتی عێراقمان کردو مادەی 140 قەرەبووی ئەنفالەکان سوجەنای سیاسیەکان ئەو دێهاتە وێرانەکانمان پێشمەرگە لە هەموو پەرلەمانتارانی هەرێمی کوردستان لەوێ بەس لە حاڵەتی دیفاعیدان هەر کە مەسەلەیەتە سەر هەرێم ئەتوانن دیفاع لەو شتانە بکەن کە حکوومەت ئەوێت یان نازە یعنی تێناگەم بۆ ئەم دەنگیان نییە خۆ ئەوانی ژۆک و ئەوانی تر دەنگیان هەیە ئەتوانن قسە بکەن ڕاستە کەمینە و زۆری نەیە بەڵام کە تۆ ئیسارەی ئەمە و کرد لە پەرلەمانە هەموو عێراق جووی لێ بێ لە میدیاکانە قسە بکەن لە میدیای عەرەبیەکانە قسە بکەن ئەی باشە من بۆ قسە بکەم بۆ ئەوان نەتوانن قسە بکەن خۆ ئەوان زیاتر لە من سەلاحیاتیان هەیە حسانیان هەیە شتیان هەیە توانیە بۆ حیزبەکانی خۆیان پێیان ناڵێن بڕۆن ئەوە بڵێن یعنی ئەمە زوڵمێکە لە هەرێمی کوردستانە کریا یعنی نازانی بە چ ڕوونیەکە بە چ نوعێکەوە بە چ هەستێکەوە ئەمانە ڕوون کرێتەوە ئەمە بێگومان قسەی لەسەر بکرێ بڕوا بکە ینی بە ساعات و ئەوانی دیکەش هەر تەواو نابێت من ئەمە بە کۆتاییدا دقەیەکمان ماوە حەل چییە؟ حەل تازە لەم دقە حەل نەماوە ئەبوایە ئەندامانی پەرلەمانمان لە ناو لەژنەی مالیە یان وەکیلی وەزیری مالیە یان وەزیرەکانمان لە مەجلیسی وزەرائانیان هێشتا ئەم برگانیان شی کردایە وەکو من کابرایەکی دەرەوەی ئەم هەمووم شیەکەمەوە ئەم ڕقەمانە ڕوونەکەمەوە ئەوان بۆ ناتوانن خەڵکی خەبیریان هەیە خەڵکی بەتوانان هەیە لەسەر تەلەڤیزۆنەکانە هەموو قسەکەن ئەی کاکە ئێوە چی ئەکەن بۆ ئەم میلەتە بۆ ڕوونی ناکەنەوە بۆ خەڵکی کوردستان بۆ ناسنە بەغا بیکەن بە فەرتەنە لەسەر ئەم ڕقەمانەی کە هەمووی دزیەکە لە سامانی عێراقە کرێ کە ئێمەش بەشێکی لەوانە ئەگەر ئەمانە گەڕێتەوە شوێنی خۆیان بەڵێ ئێمە ئەتوانین مافەکانی خۆمان زیاتر دەستبێنین دەستکەوتی خۆمان هەبێ بەڵام بەداخەوە ئەوان هەموو هەوڵەکان ئەوەیە کە هەرێمی کوردستان لاواز کرێت. بەڵێ بەڕێز دکتۆر سامان شاڵی شڕۆڤەکاری سیاسی و ئابووری سوپاس بۆ ئامادەبوونت ماندوومان کردی.